تۆ کە ڕیشت پێوەیە بە بەردەم ڕیزێ دوکانە ڕێ 100 کەسیتیایە لەوێ با هیچیش ناڵێن گاڵتەش نەکەن باشە ژنێوی ژنێن تووڕەش نەبن هەر مجەڵەدەوەنە تۆ بین ناوەڕۆی ڕقیان لێ لە دڵی خۆیانە تۆ 100 کردداری چاکە بۆ نووسە کێو هەموو خێرەی دەسەکە وێ قەت دەستبەرنێن لەم شاعیرانە هەمووی بەرەکەتە ڕیش و شەڕواڵ و دین و ئەم بابەتانە تەوحید و ئەوان قەت دەستی لێ بەرنێن هەر هەمووی بەرەکەتە بۆتان بەخوا کوتیشی مەکەنەوە تا درێژتری گەنەوە زیاترەچێ بە چاویەوانە ئەجردان زیاتر دەسەکە قەت پەچە و عەبا و ئەمانە لا نەبێ ئافرەتێکی عەبا بەسەر پەچە بەدەم و چاوەوە کە دێت دەڕوا سەیرەکەی کۆمەڵە سەگ لەولاوە ئەمە چی ئەمە خێمەیە ئەمە خۆی پێچاوە ئەمە یاپراکەوە ئەوە چییە ئەوە تیرۆریستە ئەوە داعشەوە ئەوە ئەگەر لە دڵی خۆشیان نابیڵێن بەدەم نێڵێن نێکەن بە گفتار لە دڵی خۆشیان نابیڵێن ئەگەر لەو جادەیە 1000 کەس بێ 1000 حەسەنی دەستکەوتەوە خۆی پرگار وافرمێ موطئ أن يغيظ الكفار بهر شوێنێک کابڕۆن ڕقی کافرێ هەڵسێنن لە خۆیان كتب لهم به عمل صالح یەک کرداری چاکیان بۆ نووسن وێ زۆر احتیادی بێ بەلاتەوە زۆر طەبیعی بێ